لە تەوەریەکەمی بەرنامەکەمانە تیشکە خەینە سەر کاری بانگەواز لەناو کۆمەڵی دادگەریە بزانێکین ئەم سێکتەرە لەلایەن کۆمەڵی دادگەریەوە تا چەندێک گرنگی پێدراوە چنێک توانای ئەم حیزبەوە ئەم گروپە لە خزمەتی ئەم بوارەدایە بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا یوسف حسێن کارگێڕی مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەریمان کردووە و لەم بارەیەوە گفتوگۆکردن مامۆستاگیان زۆر بەخێر بیت سپاس زۆر بەخێر مامۆستا سەربەرز بن ئینشاءالله مامۆستا لەوە دەست پێ بکەین کاری بانگەواز لە هەرێمی کوردستانە لە پێش هەبوونی کۆمەڵی دادگەری یاخود کۆمەڵی ئیسلامی ئەو کاتە لەگەڵ ئێستەکە کۆمەڵی دادگەری لەناو ساحە سیاسیەکەەوە ساحە پەروەردەیەکەش ساحە کۆمەڵایەتیەکەش چ جیاوازیەکی دروست کردووە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه وموالاه دەستان خۆش بێ خی گەورە سەربەرستان کە ئینشاءالله داواکارم هەم کۆمەڵی دادگەری کە کۆمەڵە شعار و پەیامی گەورەی هەڵگرتبوو کە بتوانێت لەو ئاستی ئەو مەطلوبەیە و کە بوو الحەمدولله و ئەم پەیامش کە هەم پەیامێکی باشی پێ و هەم توانیوێتی شاشەیەکی جوان و چاک بێ بۆ هەم داعوە و هەم پەروەردە ئینشاءالله بەردەوام و سەربەرز بن دیارە هەم ڕۆژکەیەکی شەشەم پیرۆزبایی لە مناڵە چاگۆشەکانەکەین و هیوادارین ئینشاءالله کۆمەڵ بتوانێت بە پەروەردەیەکی جوان و چاک ئەو مناڵانشی لەبیر نەچێت بەحەقەت هەر بەعام ئەمە توانین بڵێن کۆمەڵ باگراوندێکی ئیسلامی هەبوو لە ناو هەناوی حیزبێکە کە دوو حیزبی پێکەوە گرێدا بوو کە بزوتنەوە یەکبوون بوو ئامانجێکی سەرەکی ئەوەیە کە بتوانێت ئەم کۆمەڵگای خۆی بەرە و ئاشنابوونەوە بە دین چونکە بەحەقەت کۆمەڵگای ئێمە موسڵمانە کۆمەڵگای ئێمە دیندارە بەڵام ئاشنابوونەوەی دین و سەر لە نوێ ڕاستکردنەوەی کۆمەڵی چەمک کۆمەڵ ئەو شعاری هەڵگرتە بوو و ئەو کاتانش کە بارەگاکانمان لەو سنوورە بوو الحەمدولله توانیمانە ڕازگۆیی و ڕەسەنایەتی دین و ڕازگۆیی و ڕەسەنایەتی کۆمەڵ و ئەو جەمعەش کە لەگەڵ یابوون ئەو خەڵکەش کە لەگەڵ یابوون توانی بیسەلمێنێ کە لە زۆر مەواقیفە لە زۆر هەڵوێستا کە لەگەڵ جەماوەرەکەی خۆیان ڕاستی کرد جا ئەمە خۆی بۆ خۆی هەرچەند چەمکی داعوە بۆ ناو کۆمەڵگای ئێمە لەواچێت چەمکێکی هەڵە بێت چکە داعوە بۆ کەسێکە کە نەناو دینانە بێ پەروەردەکردن پەروەردە پێگەیاندنەکەی یاخود گەڕانەوەی خەڵک بۆ ئەو دینە ڕەسەن و ڕاستایەتی چکە مەرج نییەک و زۆر جار هەیە من نمە نمونەیەکمان هێناوەتەوە کە ئیمامی عومەری زۆر جار هەبووە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پەروەردەی کردووە بەڵام دوایی هەر بیستوێتی کە بووی کە ئاشنای کاتەوە بە دین بۆیە یەکەم شیعار کە کۆمەڵ هەڵی گرتە بوو ئەوە بوو کە ئێمە بگەڕێنەوە بەسەر ئەو نەهجە و بشتوانین کۆمەڵگاکەی خۆمان بە شێوازێکی ئەم دینەی کە هەیە پەروەردەیانکەین و پێیان بگەێنین ئێستا خۆش مامۆستا لە ئێستا و لە ڕابردوودا بە تایبەتی تر ئێستا تا چەند زەروریەتە کۆمەڵی دادگەری و ئەندامانی یاخود ئەو کەسانی کە کاری بانخوازی دەکەن زیاتر پەرە بدەن بەو کارە بانخوازیە یا پەرە بدەن بۆی کە زیاتر کاریگەرانە بێت لە نێو کۆمەڵگا کاریگەرانە بێت لەسەر دروستبوونی خێزانێکی سەقامگیر وڵی کۆمەڵ ئەلحەمدولله گەر بڵێن بەم چەمکە چکە بەڕاستی ڕەوتەکانی تریش ئێمە بە بەرز بینیان نرخێنین دەستخۆشیمان بۆیان هەیە و سوپاسیانەکەین و خوای گەورەش ئەوانیش موفەق و سەبەرزکە بەڵام جانیبی کۆمەڵ بە حەقەت ئێمە گەر سیرکەین لە دوای کۆنگرەوە کۆنگرەی بڵین ئەخیری کۆمەڵ سێ مؤسسەی گەورە و بەرزی هەیە کە پێی ئەوترێ ئەنجومەنەکان ئەنجومەنە باڵاکان یەکیان ئەنجومەنی پەروەردە و بانگەوازە یعنی ئیهتیمامی گرنگی پێداوە سێ مامۆسای بەڕێز سێ مامۆسای قەدرگرانی کە ئەتوانین بڵین جێگادەستیان دیارە یەکیان مفەسیرە یەکیان بەڕاستی لە ڕووی دەعوە و بانگەواز و یەکیان بەحەقەت لە ئاستی هەموو مەطالیبەکانی ناو کۆمەڵگا جێگادەستیان دیارە تەخسیسی کردەوە کە ئەو بابەتە بە تەواویمانە پێ بگەێنێت کە ئەمە جێگای ئیفتیخار و جێگای ڕێزە پاشان کۆمەڵ بەحەقەت پەیمانگەهەکی یاخود مەکتەبێکی دامەزراوەیەکی کەوادیری خۆی پێ بگەێنێ و هەموو مەڵبەندەکانیش سێ چوار و کوشارەتم کرد شعاریان هەڵگرتووەیەکێک لەوانە پێگەیاندن و پەروەردەیە کە هیچ بارەگایەک نییە هیچ شوێنێکی ئەم کۆمەڵە نییە ئیلان و بیلان دەورەی تایە یاخود بە تایبەتی ئەگەر وردبینەوە بۆ سلێمانی کە ئەگەر ئێمە باسی سلێمانی بکەین چکەم نەزانم هەموو شار و شارۆچەکانی کۆمەڵکە بنکەیەکی هەیە ئیلان و بیلان ناوەندێکی هەیە یاخود
کۆمەڵی مامۆسا تەخسیس کراون بۆی کە ئەو خەڵکە پێ بگەێنێ کە ئەمە زۆر گرنگە، ینی دڵنیابن ئیسلام و دین بۆ هاتووە کە خەڵک ڕۆشنبیر بێ. خی گەورە فەرمێ لیەهلیکە من هەلەکە عن بەینەة ویحیی من حی عن بەینە. ئەم ڕۆشنبیریە کۆمەڵ هەوڵی داوە کە ڕۆشنبیر بێ لە دەورەکانیە و لە بنکە و بارەگاکانیە و لە هەموو بابەتەکانیشە، یعنی حتا کۆمەڵ سەراحەتەن لەواچێ زۆر ئەو بەلایەوە گرنگ نەبێت کە فڵان کەس ببێتە کۆمەڵ یان چی، بەڵام لای گرنگە کە ئەم شەخصە ڕۆشنبیر بێ، ڕۆشنفیکر بێ، حاڵی بێ لە دەور و پشتی، حاڵی بێ لە ڕاستەکان، حاڵی بێ لە هەڵەکان، بۆی کە بەڕوون و ڕاشکاوی کابرا بتوانێت بڵێ مڵاهی من لەسەر ئەم هەڵەیەم قەیناکە یاخود لەسەر ئەم ڕاستیەم تەواوە. واتە مامۆستا ئەگەر کەسێکیش کۆمەڵ نەبێت دەتوانێت لە بنکە و بارەکەکانیەوە پەرەبە و ڕاهێنان و ئەو دەرسانی کە ئێوە پێشکەشی دەکەن بتوانێت بێت سوودمەند بێت. دڵنیا بە ئێمە هەر بۆ نمونە بۆی جەنابتان بیزانن ئەم بەشەی ئێمەش کە بڵین مەڵبەندە پەیمانگایەکمان هەیە، پەیمانگای پێگەیاندنی کادێران یاخۆ ڕاهێنەری پەروەردەیی. توانم بڵێم لە زۆر شوێنە کابرا ئەسڵەن ئینتیمایەکمان نەویستوە بڵێ وڵا کاکە هەرێ من ئەوە بم، ئێمە ئەمانوێت پەروەردە ئەو کەسە ڕاهێنەر بێ بۆ پەروەردەکردنی ئەم جیلە و ئەم خەڵکە، دوایی لە نەتیجەیە ئەگەر کادێرێک یاخود ئەندامێک یاخود هاوڵاتیەک کە بتوانین پێیان بگەێنین لە هەر پێگەیەکا بێ. مەبینین ینی کابراگەر مدیری دایرێ بێ یا مدیری مەدرسێ بێ متەدەین بێت و تەسەووری بەرو ئیسلامەتی ڕۆشی بێت و موسڵمان بێ، لە نەتیجەیە ئەو ئامانجەی کە من ئەمەوێت تەحقیق بێت نەوڵایمە داوای شتێکمان نەکردووە کە بڵۆ کاکە هەرە بێتەوە کۆمەڵبی نەخێر. بارەگەکان ئێمە شاهدن کە ڕۆژە ڕۆژان بە کەسێک نەوتراوە تۆ بچیت، بەڵام وەرە کاکە با پێکەوە وەکو زۆر بابەتی ترێوەرە پێکەوە با بتوانین خۆمان پەروەردەکەینەوە، مناڵەکانمان پێبگەێنینەوە، مناڵەکانمان ڕۆشن فکرکەین کە لەم هەجمە تێکدەری ئەخلاقی و وێرانەکردنی شەرەف و ناموس و وێرانەکردنی عایلە وەرن با دەریان بێنین. لەم هەجمەی کە پێوترێ هەجمەی ئەنتەرنێت و مۆبایل و ئەم بابەتانە وەرن با تۆزە دووریان خەینەوە. بەڕاستی ئەمە ئامانجمان. مامۆستاکەواتە کۆمەڵی دادگەری لە بواری پەروەردە و بانگوازە هەوڵداوە گوتارەکەی ئاڕاستی هەموو چین و توێژەکان بکە و بەبێ جیاوازیەوەی کە خاوەنی چ بیر و بۆ چوون و ئایدیا و ئامانجەکە ئەمە لە چێوە سەرچاوی گرتەوە مامۆسانی خەمخۆری کۆمەڵی دادگەریە یاخود مەبەستێکی تری لە پشتەوەیە؟ وەڵاهی جا مەبەستەکە ئەگەر ئەوە بێ بۆ خەڵکە بڵین خەڵکینە ئەم ڕەوتە ئیسلامیانە بەگشتی و کۆمەڵ بە تایبەتی ئەگەر بتوانین پێگەی سیاسیەکەمان بەهێزتر بێ ئەتوانین خزمەتی زیاترتان کەین حەقمانە، چونکە ئەگەر ئێمە پەرلەمانتاری زیاترمان هەبێ ئەم بنکە و بارەگایانە ئەو شوێنانەی کە ئەتوانین پەروەردەیان کەین زیاتر ئەتوانین جێگا دەستمان دیار بێ، هەرچەند کە ڕئیسی حکوومەتیش خراپ هێنایانە پەرلەمان و ئیستیجوابیان کرد بە سەریح عیبارە بە کابساری و دوتی کاکە تۆ ئەقەلیەتی هەر کاتێ بووی بە زۆرینە توانی شتی تر خۆت جێبەجێکەی. بۆیە ئەم بەشە کە پێویستەکە یعنی حەقمانە ئەمە بکەین لەبەر خۆمان نا، لەبەر میلەتەکەمان، لەبەروی کە میلەتەکەمان باشتر تێبگەین. ئەیجنا بەشەکەی تری نەخێرنەوەڵا ئێمە ئەمانجێکی ترمان نییە غەیری پێگەیاندن و تێگەیشتنی ئەم میلەتەمان گەڕانەوە بۆ ئەو ڕەسەنایەتی باو باپیرانمان. خۆ باو باپیرانی ئێمە لەسەر دین بوون، باو باپیرانی ئێمە کە ئەو مامۆستا قەدرگەرانانەی کە لە ناو لادێکانە ئەو خەڵکان پێگەیاندبوو وان پێگەیاندبوو کە دیندار بن. هەموو ئەو چەمکانەی کە پێی ئەوترێ پەروەردە تاوان پەروەردە لەگەڵ تعلیمە دووشتی لێک جیاوازن، وەکو ئیمامی شافعیش ڕەضا ڕەحمەتی خوا لێ بە زۆر لە دێر زەمانە فەرموویەتی لەو کان العیلم دون التقى شەرەفە لەکانە خەیر خەڵقی الله ئیبلیس. پەروەردە لەگەڵ تعلیمە دووشتی لێک جیاوازە. ئێستا ئەغڵب بیشتەکان تعلیمن، پەروەردە نین. پەروەردە واتە تێگەیشتن و پێگەیشتنی ئەم کەسە، ڕاستکردنەوەی سلوک و ڕەوشتی ئەم کەسە بۆی بتوانێت بۆ کۆمەلگات ڕێک بێ، بۆی بتوانین کە ئەندامێک فەردێکی کامل، فەردێکی مەزبوط، فەردێک کە ساڵح بێ بۆ کۆمەلگا پێ بگەێنرێ. ئەوەستا خۆی ئەوە باسی کرد زۆر گرنگە، ینی بەهێزبوونی پێگەی سیاسی زیاتر
پەرلەمانتاران لە نێو پەرلەماندا بن ڕێگر دەبن لەوەی کە هەر یاسایەک هەر شتێک کە پێچوانی شریعەتی ینی پرۆزی ئیسلام بێت هەر شتێک کە پێچوانی ئەم کۆمەلگایە بێت خراپی ئەم کۆمەلگایە بێت دەتوان ئەوان ڕێگری لێ بکەن ئەگەر کەمی نەبن بێگومان ئەوە جا ئەوانەی کە مسلمانن ینی زیاتر بێ ئەمەیان لە بەرچاو بێت لە ڕابردووش تا بینیمانە بوون لە پەرلەمانە بە دەنگێکی دلێر بە دەنگێکی بەرز توانیوانە ڕێگری بکەن لە هەموو کۆمەڵێک ئەو بابەتانی کە پێچوانی کۆمەلگا و پێچوانی ئاینی پرۆزی ئیسلام بوون. من ئەم کۆمەلگایەمان باگ لەی لەوە نەکەن کە خەڵک هەیە ئەخلاقی کۆمەلگا تێگەیە چونکە ئیشی ئەوەیە کاری ئەوەیە گلەی مەکەن وەرن تۆ بتوانیت خۆت پێ بگەێنە مناڵەکەت تێبگەێنە وا بکە کە تۆ ببیتە فاکتەرێکی گۆڕانکاری پەروەردەش ئەمەیە سەرۆرمان صلی الله عليه وسلم لە دوای وفاتی ئەیزانی کێ پێگەیاندووە پەروەردەی کردون پەروەردە سەرۆرمانە فەرمێ ئەدەبەنی ڕەبی فەئەحسەنە تەئدیبی تربیە ئەمەیە سەرۆرمان صلی الله عليه وسلم یاخود ئەو جیلە کۆمەڵی سوپاس بۆ خوا یعنی ئەگەر ببینی کەوادیرەکانی لە هەر جێگا و پێگەیەکا بن نەخێر قیاداتی ڕۆژی ڕۆژان کەسێک نابینی توانێ خۆی لەو خەڵکە بەجیا بزانێت لە مزگەوتەکانە لە گەڕەکەکانە ئێمەنی ئێمە ڤیلامان هەبێت و چوونەوە ڤیلاوانی و خەڵک لە خوارەوێ نەخێر بەعام هەمومان سادە لەنا ئەو خەڵکەین بۆ چونکە ئەمە قەناعەتمانە ئاواش ئەتوانین ئەو خەڵکە و میلەتە تێبگەێنین بۆیە بن لە مەجلیسێکا بم هەر بۆکو لەتیفەیەک وتم خەڵکینە ئەم کوردستانی ئێمە هەمووی مەژغوڵی ئەو انتخاباتی تورکیا بوون ڕاستە لەواچێ مباشر یاغی مباشر تۆزە بەسەر ئێمەوە ینی هەبێ بەڵام وەرە تۆ ڕوبعیەوە مەشغوڵی انتخاباتی کوردستان مەکاک ڕوبعیەوە انتخابات بەڕاستی خەڵکی شەیە ینی خەڵک هەیە و ئیشارەتم پێکرد پەروەردە بووە پێگەیشتووە ئەتوانی بیخەیتە هەر شوێنێکە و لێ نەترسی بیخەیتە ئاگری سوور و ڕۆژ و ڕۆژان لێ ناترسی کە پارە ئافرەت یا مەنسەب هەڵی خەڵەتێنێ بۆیە ئێمە ئەگەڕێمەوە بۆ سەر ئەم بابەتە الحەمدوللا بنکە و بارەگاکانمان هەمووی بەتایبەتی لە سلەیمانیە هەمووی ناوەندی تایە مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەرمان هەیە کە بەڕاستی کۆمەڵێ ئەئیممە و خوتەبا و کۆمەڵێ خەڵکی ساڵحی پێگەیاندووە کە ئێستا هەر یەکێک لە مزگەوتێکایە توانیوێتی چراکی ڕۆشن بێ بۆ خەڵکی خۆمان و بەردەوامیش مەکتەبی زانایان خوای گەورە پاداش پێ خێرە دەوراتیان هەیە بۆ هەردوو ڕەگەزەکە بۆ نێریش و بۆ مێ بۆی بتوانن لە شەرع حاڵی بن وەکو چۆن ئەو مەجلیسی تریشمان کە هەیە مەجلیسی بانگەواز و پەروەردە کە توانیوانە دەوراتی باش بکەنەوە نەبێتم جاملجانی مە حقەتە بڵێم کادیرێک یاخود ئەندامێکی کۆمەڵی دادگەری کاتێک کە زۆر جار مناقەشێک گفتوگویەکی لەگەڵاکەی لەبەری کە بە کۆمەڵی فلتەری زۆر باشی ڕایانە چووە ئەزانیت کە ئەمە شتێک فێر بووە ئەزانی کە ئەمە ینی توانیویەتی لەم حیزبەدا ئەوەی کە پێوەست بە بەیانی پرۆزی ئیسلامەوە کە پێوەست بێت بە سوودگەهێن بە کۆمەلگاوە لێوی فێربووانی هەستی پێگی کە جیاوازێکی لەگەڵ کەسێکی دیکەیە بەحقەت هەر بۆی جەنابتە میزان خۆشبەختانە ئێستا ئەوقاف ئەم بەشیان لە مزگەوتەکانە بڕیاریاوە کە دەورات بکرێتەوە هەندێک لە مزگەوتەکان داوایان لەو پەیمانگای ئێمان کراوە یاخود داوایان لەو ناوەندانی ئێمە کردووە ناوانی پەروەردەکان کە مامۆساوان بۆ بنێرن ئێمە موافقەمان بۆ کراوە کە دەورە بکەینەوە بەشکم ئێوە بێن هاوکارمان بن ئەمە جێگای ئیفتیخارە من دەستخۆشی لە ئەوقافەکەم من خۆم یەکێکم لەوانی کە پاریش لە مزگەوتەکەمە دەورم هەبوو ئەم ساڵیش بەتەمام دەورە بکەمەوە هەرچەند ئەمەش هەنگایە بوو کە توانین بڵێن مەڵبەند پێشنیاری کرد بۆ ئەوقاف کە ئەم دەوراتانە بکرێتەوە بۆی پێگە و ڕۆڵی مزگەوت بگەڕێتەوە بۆ ناو کۆمەلگا بۆی خەڵک لە مزگەوتەوە ئینتیلاقکە بەحقەت یعنی هەموو لایەکمان هەرچەند ئەمە دووبارەیەکەمەوە هەموو ڕەوتە ئیسلامیەکان پێویستەکە لەم بەشەیە هاوکار بن دەست لە دەست و قوت لەخوا کە ئەو هەجمە هێزە بەهێزە گەورەی هەیە بۆی کە ئەخلاق و ڕەوشتی خەڵقی عایلە و مناڵەکانی ئێمە بەرەو هەڵدێران برن با ئێمە دەست و قوت لەخوا بتوانین هاوکاری یەک بین بۆ ئەوی کە ئەو هەژمێ بە پێی خەڵە جیاوازەکان هەمیشە بابەتی هەنووکەی هەبووە لە ناو کۆمەلگایە کە جێگەی ترسی هەموو لایەکمان بووە هەر لە بابەتی کۆمەڵایەتیەوە بگرێت تا ئاگاتەوەی کە لە ئێستایا بابەتی هاوڕە گەزبازی هەیە لە ئێستا مەترسی زۆربوونی مادە هۆشبەرەکان لە ناو ناوەندەکانی خوێندن لە ناو تەمەنەکەمەکانە هەیە ئەو بابەتە جیاوازانی هەمومان لە ڕاگەیاندنەوە ڕۆژانە گوێبیستی ئەبین کۆمەڵی دادگەری چۆن هەوڵی داوە گوتاری بانکخوازی و پەروەردەی خۆی ئاڕاستی کۆمەلگا بکا بۆ ڕێگریکردن لەم پرسە هەنووکەیانی کە دێنە ناو کۆمەلگاکەمانەوە بەحقەت وەکو شارتە پێکرد ئێمە
هەر بارەگایەکمان هەبێت هەر بنکەیەکمان هەبێت هەوڵمان داوە هەم گەنجان هەم مناڵان هەم بە تەمەنەکان گەنجان و مناڵان ئەو لەو مەسلەی کە پێی ئەوترێت ناوەندەکان و خەڵکەکە بە تەمەنەکانیش مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەر ئەلەم حاڵەتە وایان لێ بکەین کە ئاگاداریان کەن و هۆشداریان پێ بدەین و هەر خیتابێکیشمان کە قیادەی کۆمەڵ کردبێتی یاخود لە ئاستی کەوادیرا کراوە حەزەر بەم مەترسێ دراوە و پار ئێمە هەر بۆی جنابتان بزانن وەکو مەڵبەند ڕەمەزانی پار بتوانیمان لە ناو ناوەندەکانی خوێندنە هەموو ئەم بەشەی کە پێی ئەوترێت پەروەردەی ڕۆژهەڵات قوتابخانەکان هەمووی توانیمان کۆمەڵێک خەڵکی بانخوازی پەروەردەکاری باش بنێنێ ناو ئەو قوتابخانانە کە ئەم حەزەر لەم بابەتانە بکەن یعنی بەڕاستی سەدایەک بوو کە دوای هەموو مدیرەکان حتا پەروەردەوتی داوات هەن لەکەین ساڵێکی تریش ئەم بکەنەوە چکە کە ئەچیت قسەت بۆ قوتابیانە کرد دوای ئەزانی لە چ زەختێکی قورس و ناڕەحەتایە ئەها وڵات پێ ئەوتی مەخاوفی خۆی ترسی خۆی یاخود کێشەی خۆی لای تۆ بازە کرد تێ ئەگەیشتی کە بەڕاستی ئەم جانبی پەروەردەیە تەعلیم نا پەروەردەیە زۆر غائبە بەڕاستی ئێستاشی لەگەڵا بێ کەمێکی کەم توانیمانە یوناگەر ئێمە بتوانین ئەومان ئەم ساڵ بمانتوانێت ئەوە بکەینەوە قەنەعەتمان هەنگاوێکی باشتر بوو کە پار کردمان دەستا خۆش مامۆستا شتێکی دیکە کە زۆر کاریگەری هەبووە وتار و وتە جوانەکانی بانخوازان و مامۆستایان ینی لە نێو کۆمەڵی دادگەریدا ینی وای کردووە ڕۆڵێکی زۆر سەرەکی هەبێت لەوەی کە لە دەستگای بەخشینەوە خەڵکی کۆمەک و هاوکاری پێشکەش بکەن بە هەژاران پێشکەش بکەن بە لێ قۆماوان کە لە ماوەی ڕابردوودا و لە مانگی پیرۆزی ڕەمەزانیشدا ملیاران دیناریان بەخشیوەتە بێ باوکان و هەژاران هەڵبەتە ڕۆڵی بانخوازان و مامۆستایانی ئاینیش لێرەدا زۆر علمن یعنی ئێستا ئێمە لەو بارەگایانەی یاخود لەو بنکانی کە ناو سلێمانیایە ئەو هاوکاریە لێەوە تەوزیعکرێ خەممان لە مناڵەوەی باوکەکان و لە نازداران خواردووە خەممان لێ خواردو هەر نامانوێ پارەیان پێ بدەین مانوێ بواشیان لێ بکەین پەروەردەیان کەین کە ئێستا لە هەموو بنکەکانە کە زانیمانە مناڵێکەیە و کە بێباوکە یاخود نازدارە کە ئێستا بڵێن بە تعبیرە تازەکەی هەوڵمان داوە ناو نووسینمان کردەوە کاکەگیان وەرە بێ مقابل ئێمە حەزەکەین لە خزمەتانە بین یعنی لەگەڵ ئەوەیشە ئەوەشمان هەر بۆ کردوون و بەخشینیش خۆی دەورێکی تایبەتی بۆ کردبوونەوە کەزانم بڵێم ئەم بەشیان لە کەم شوێن هەیە ئابم شێوازە بێ و سواز بخوا توانم بڵم زۆریان لە کۆمەڵی مەشاکل حتا من لە یەک دوو دەورەی ئەو بەشەی تریشکە بڵێن بەشی خوشکان هەیانە ناوکم سۆمای چاوان هەر دەوریان بۆ کردبوونەوە دەورەی هاوینیان بۆ کردن تۆم خۆم لە یەک دوو دەورەیە بەشدارم کە دەرسم تۆتەوە ئەمەش بۆ چییە نامانوێت بەسپاریان پێ بدەین کە ئێستا خەریکە باوکان بەس ئەم جانیبیان بۆ مناڵەکانن فراهم هێناوە وەڵە جاچی بکەم من کاکە و موبایلم بۆ کڕێ و ژوورم بۆ کڕێ و نازانم پارە و مامەتێ و بەڵام کاکە ئەو خاڵیە لە ڕۆح خاڵیە لە پەروەردە خاڵیە لەم بابەتانە ئەم جانیبیان پێویستەکە ڕاستکرێتەوەن زۆر باش مامۆستا لە هەرێمی کوردستانە کۆمەڵێک گروپ و ڕێکخراوە و حیزب و دامەزراوەی جیاوازن کە لە بواری پەروەردە و بانگەوازایی شەکەنێ و کۆمەڵی دادگەری پەیوەندیتان چۆنە لەگەڵیانە وەڵاهی توانم بڵێم ئەگەر ئەمە مبالغە نەبێ ئەغڵبی ئەو ڕێکخراوانە کە دروست بوون ئەتوانم بڵێم لە ناو هەناوی کۆمەڵی دادگەریەوە هاتوونەتە دەرەوە هەر کەسێکیانە بینی یا قیاداتی کۆمەڵ بۆ یا کەوادیری کۆمەڵ بۆ کە چووە الحەمدوللا دەستخۆشین بۆیان هەیە خی گەورە موفەق و سەربەرزیان کە بە هەمووشمانم نەمانتوانی ئەوە بکەین ئێمە هەوڵمان داوە یعنی هەموو تەوجیهی قیادەشەر ئەوەیە کە لەگەڵ ئەم ڕێکخراوانەیە بێ کۆنتاکتمان هەبێ لەگەڵ ئەم ڕێکخراوانەیە کاری هاوبەشمان هەبێ لەگەڵ ئەم ڕێکخراوانەیە هەوڵ بدەین کە علاقەیەکی باش دروستکەین فی سەبیلەوەی کە بتوانین ئامانجە سەرەکیەکە کە پەروەردەیە بیگەینە نەتیجە کۆمەڵێک هێزێکی سیاسی چۆن توانێتی بە پرژینێک بۆ پاراستنی ئەم ڕێکخراوانە بێکمان تاوای ئەم ڕێکخراوانە پێویستیان بە پاڵپشتیە کە هەم لە ڕووی سیاسی و لە ڕووی ئەمنیەوە بۆەوەی کە بەردەوام بن لە کاروباری خۆیان کۆمەڵی دادگەری بەبێ ڕەچاوکردنەوەی کە ئەم ڕێکخراوە کێیەکە سەرپەرشتیەکە لەکوێوە هاتووە
هەڵوودا بێت خۆی بەرژین بە پاراستنی صراحة کۆمەڵ سوپاس بخوا قەزەی بڵین پێگە و مووقفەکەی و خودی جەناوی مامۆسا لە ئاستێکە کە حسابی بۆ کرێ لە ناو کوردستانە بۆیە ئەم پێگەی کە هەیەی بۆیە دووبارەیەکەمەوانێ بەو جەماوەری خۆمانەڵێن داواتان لەکەین ئینتیخابات کرا بچنە سەر سنووقی دەنگدان و دەنگ بن بۆ نوێنەرانی کە حیزب ئیسلامیەکان بە گشتی ئیختیارێکن و کۆمەڵ بە تایبەتی بۆ ئەم پێگە سیاسیە ئەگەر بەهێز بوو ئەتوانین پەرژینی هەموو لایەک بین هەر حیزبی هەر لایەنێک هەر جیهەتێک هەر ڕێکخراوێک پێویستی بە ئێمە بوو بێ بۆ هەربارێک نەمان نەکردووە لە خزمەتیان نبووین دڵنیابە و لە هەر جێگایەک تەمەن کوشارت پێکرد کە ئەم ڕێکخراوانە دروست بوون بەشێکی زۆری لە هەناوی کۆمەڵەوە دروست بوون ئەو خەڵکەی تر ئەو دەسەڵاتە ئەو حاڵتە هەر بە کۆمەڵی ئێزانێ ئێمەش کۆڵیمان لێ نەکردووە لە هەر مەحفەلێکە لە هەر جێگایەکە لە هەر شوێنێکە ئەوەی خوانەخواسە حاڵەتێکیان بە دروست بێمە هاوکار بوون. زۆر باشە زۆر سپاس دەکەی مامۆستا یا مامۆستا یوسف حوسێن کارگەڕی مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری هاوکات و تاربێژ لە مزگەوت زۆر سپاس دەکەی مامۆستا یانی خۆ بەخێر بەرز و سەرکەوتن بەخێر بەرن